سڵاوتان لەبێ. بڕیارە لە ڕۆژی چوارشەمەوە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکات و ئەم ڕۆژناوی پاڵێوڕاوان ڕادەگەیەنرێ. سیروان ئەحمەد ئەندامی کۆمسیارانی کۆمەڵەی هەڵبژاردنەکان بەیان ئارتی ڕاگەیان پێدەچوێت لە ڕۆژی چوارشەمەوە کە دەکاتە 28 ئاب بانگەشەی لایەنەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ بکە کە بۆ ماوەی 20 ڕۆژ بەردەوام دەبێت. پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک ڕایگەیاند ئێران چاوپۆشی دەکا لە هاتنی هێزەکانی ئەلقاعیدا لە پاکستان و ئەفغانستانەوە بۆ ناو سووریا و عێراق. کۆمەڵێک وڵاتیش بە یارمەتیدەری گروپە توندڕەوەکانی سووریا تۆمەتبار دەکات. لە ڕاگەیەنراوێکدا کە لە سایتی فراد نیوز بڵاو کراوەتەوە پارتی ژیانی ئازادی کوردستان ئاماژەی بەوەش کرد هەندێک هێزی بەکرێگیراوی هەرێمی و جیهانی کە چاویان بە ئازادی کورداندا هەڵنایە بە هەموو توانایەکانەوە لە ڕێگەی بزوتنەوەکانەوە سەر بە ڕێکخراوی قاعیدەوە هێرش دەکەنە سەرگەلی کورد لە خۆراوایی کوردستان. سەرچاوەیەک لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد سەر لە بەیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە باشووری شاری تکری تەقیەوە بەهۆیەوە 5 کەس کوژران و 20 کەسی تریش بریندار بوون کە دادوەری دادگای شارۆچکەی بەلەد لە نێو قوربانیەکاندایە. سەرچاوکە بە سۆمەریە نیوزی ڕاگەیان تەقینەوەی ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکە لە کاتێکدا بووە کە حازم عەزاوی دادوەری دادگای بەلەد بەرەو کارەکەی دەڕۆیشت کە بەهۆیەوە 5 کەس کوژران کەسیانیان ژن بوون لە نزیک شوێنی ڕووداوەکەوە بوون. هەروەها دادوەرەکە و براکەی و 18 کەسی تریش بریندار بوون. بەپێی راپۆرتێکی ناوەندی نیشتیمانی مافی مرۆڤ کە لە سایتی فەرمی وەزارەتی مافی مرۆڤی عێراقدا بڵاوکراوەتەوە نزیکەی 6 ملیۆن و 500 هەزار هاوڵاتی عێراقی لە ژێرهێڵی هەژاریەوەن کە دەکاتە ڕێژەی لە 18 دانیشتوانی عێراق. ناوەندی نیشتیمانی مافی مرۆڤ ناوەندێکی سەر بە وەزارەتی مافی مرۆڤی عێراقا لە راپۆرتەکەیدا ئاماژەی بۆش کردووە ڕێژەی زۆری هەژارانی عێراق دەکەوێتە ناوچە گوندنشینەکانەوە. لە کاتێکدا ئێران هۆشداری داوەتە واشنتۆن کە هێڵە سوورەکان لە سووریا نەبەزێنێ وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند پنتاگۆن ئامادەیە پرۆسی سیاسی لە سووریا ئەنجام بدات ئەگەر باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕەزامەندی لەسەر پیشان بدا. لە چارچەوەی سەردانێکیدا بۆ مالیزیا و لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا چاک هیگڵ ئاماژەی بەوە کرد کە داوای لە باراک ئۆباما کردووە هەموو ڕێگەچارێک بۆ حاڵەتە کتوپڕەکان لە سووریا بگرێتە بەر. ئامادەین هەرێکێک لەو ڕێگەچارانە بەکاربهێنین ئەگەر ئۆباما داوامان لێ بکە. بەهۆی ئامادەنەبوونیان لە هۆڵی دادگا ئەمڕۆ پرۆسی دادگایکردنی محەممەد بەدیع ڕابەری گشتی کۆمەڵی ئیخوان موسلیمین و هەردوو جێگرەکەی و ژمارەیەکی تر لە ئەندامانی کۆمەڵەکە بۆ کاتێکی نادیار دواخرا کە بەهاندانیان لەسەر کوشتنی خۆپیشاندەران لە کاتی ڕووداوەکانی 30 حوزەیرانی ڕابردوودا تۆمەتبار کراون. هەر ئەم ڕۆژ لە دادگایەکی جادا و بەبێ ئامادەبوونی حوسنی مبارەک شەشەم پرۆسی دادگایکردنی مبارەک و هەردوو کوڕەکەی و وەزیری ناوخۆی حکوومەتەکەی بە تۆمەتی کوشتنی خۆپیشاندەران لە شۆڕشی نایردا دادگای کرانەوە. سەرچاوێکی وەزارەتی ناوخۆی یەمەن ڕایگەیاند سەرلەبانی ئەمڕۆ بۆمبێکی چێنراو لە نێوپاسێکدا لە باکووری شاری سەنعای پایتەختدا تەقێ و بەهۆیەوە 6 سەرباز کوژران و 26 سەربازی تریش بریندار بوون. سەرچاوکە ئاماژەی بۆش کرد کە پاسەکە ژمارەیەک سەربازی سەر بە هێزی ئاسمانی یەمەنی هەڵگرت بوو. وتیشی تەقینەوەکە لە نزیک نەخۆشخانەی سعودی ئەڵمانی تەقیوەتەوە و لە ئەنجامدا 6 کەس کوژران و 26 تریش بریندار بوون. لە نارتیەوە کورتی هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران بن.